بینەرانی کەناڵی پێم سلااوان لێبێت لە پردی زارگەلی خەلیفانی دیاران پردا ماوەی 5 مانگە بار هەڵگرێک لە 15 2025 خۆی پێدا کێشا کە بۆ هۆی تێکچوونی پردەکە بە تەواوەتی کەڵکی هاتوچۆ پێداکردنی نەما. بەڵام ئەوە ماوەی 5 مانگە تاوەکو ئێستا پردەکە بە تەواوی چاک نەکراوەتەوە نەکەوتۆتە کار بەپێی ئەو گوژمەی کەوا بۆی دیاری کراوە 611 میلیۆن و 964 هزار دینارە و دەبووە لە ماوەی 100 ڕۆژ پردەکە تەواو بکرێتن لە ماوەی 3 مانگ و 10 ڕۆژ. بەڵام تاوەکو ئێستاوە 5 مانگی بەسەرداتەیە پەڕێ تەواو نەکراوە و نەکەوتۆتە کار کاری تێدا کراوە بەڵام کارکردنەکەی هێواژ وە تاوەکو ئێستا وای لێ نەهاتووە کە هاتوچۆی بەسەردا ئاسایی ببێتەوە. ئەم ڕێگایە گرفتی بۆ شۆفێران دروست کردووە بە تایبەتی لە ڕۆژانی بارانبارین گرفتێکی زۆری هەیە چاڵ و چۆڵی زۆری تێدا دروست بووە مەوای کردووەکەوە قەرەباڵغیەکی زۆر لە ڕێگاکە دروست بێتن بە تایبەتی ئەم ڕێگایە ڕێگایەکی گەشتیاریە و بازرگانیە هاتوچۆی زۆری پێدا ئەکرێتن. ڕۆژانی پێنجشەممە و هەینیش قەرەباڵغتر ئەبێ بەهۆی ئەوەی کە گەشتیارێکی زۆر لە خوارو ناوەڕاستی عێراق و لە ناوخۆی هەرێمی کوردستان سەردانی ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران ئەکەن. ئەمە وای کردووەکەوە ڕێگاکە گرفتی هەبێ قەرەباڵغی زۆر دروست بکەوە ڕێگاکە بەهۆی کە بازرگانیشە بار هەڵگرێکی زۆر بە ناوچەکەدا هاتوچۆەکەن. ئەمە وای کردووە کە ڕێگاکە بەردەوام قەرەباڵغی تێدا هەبێ و گرفتی هاتوچۆی تێدا دروست بێ. پێویستە لایەنی پەیوەندیدار پەلە بکەن لە تەواوکردنی پردەکە بۆ ئەوی بکەوێتە کار و هاتوچۆی تیادا ئاسایی بێتەوە.